قوربانی بە کۆمەڵە لە بەشێک لە گوندەکانی تووەسووران و زورکان لە سنووری ناحیەی سەنگەسەر لە قەزای پشدەر وەک نەریتێکی ساڵانەی خۆیان لە ماڵەوە ئاژەڵەکانیان سەر دەبڕن و دەیکەن بە قوربانی دواتر گۆشتەکەی دەهێنن بۆ مزگەوتی گوندەکە و دوای کۆکردنەوەی سەرجەمی قوربانیەکان بەپێی ئەندامانی خێزانەکان دابەشی دەکەن. وەکو گوندی زورکان دابوو نەریتی لە مێژینەمانە کە هەموو ساڵە قوربانی بە کۆمەڵ دەکەین و گۆشتی هەموو ماڵەکانیەکە بە یەکە دێتە مزگەوت. دوای جەمەعبوونی گۆشتەکەی دایدێنین بزانین چەند کیلۆیە و چەند وەزنی دەکەین. بەسەر هەموو گوندەکەماندا تەوزیع دەکەین کە نزیکەی 2000 نەفوسە و 400 ماڵە. یەکی چەندی بەردەکەوێت هەر کەسە و بە حەقی خۆی بە شێوەیەکی دادپەروەرانە دابەشی دەکەین بەسەر گوندەکەماندا. بڵین نەرمکە بڵین دەڵێ دووتان ئێسکەکەش دەڵێ دووتان دواتر نەفوسەکەی وەردەگرین. ئەو نەرمکە لەگەڵ ئێسکەی جیا بەسەر نەفوسەکان دابەش دەکەین بۆی بۆ نەمە دەڵێ نەرمکەی کیلۆکی بەردەکەوێت. ئێسکی کیلۆک واتە کۆی گشتی نەفەری 2 کیلۆ بەردەکەوێت. کارمەندێکی تەندروستیە و هاوڵاتیەکی گوندنشینیشە لە نزیکەوە چاودێری تەندروستی گۆشتی قوربانیەکە و پاک و خاوێنی شوێنەکەش دەکات و دەڵێ ڕەچاوی سەرجەم ڕێنماییە تەندروستیەکان کراوە. خۆی ئێمە لیژنەیەکین ساڵانە سەرپەرشتی کۆکردنەوە و دابەشکردنی گۆشتەکەی دەکەین. من وەک خۆم کارمەندی تەندروستیم بەیانیان زوو دێم سەرەتا دێم شوێنەکەی دەشۆم و خاوێنی دەکەمەوە دەستکێش و شتانەشم پێن بەڵام کەمتر بەکاریان دەهێنن بەنا هەموو شتێکم پێە هەتا ئەو بەرگەشم پێەیە کە لەبەری بکەن لەبەرەوە شوێنەکەی خاوێنە و لە ڕووی تەندروستیەوە باشە هیچ کێشێکی نییە. بەڵە بەدڵنیای ئێستا لەوێت تەلیسێکماندانەوە و گۆشتەی کە بە کەڵک نایە جیای دەکەینەوە دواتر وەزنی دەکەین و لە گۆشتە گشتەکەی دەری دەکەین ئەوەی کە بە کەڵک نایە لای دەبین. و بە شێوەیەکی گشتیش گۆشتەکە زۆر باشە و هیچ کێشێکی تێدا نییە. وەک نەریتێکی کۆن و لە مێژینەی ساڵانەی خۆیان هاوڵاتیانی گوندەکانی پشدەر قوربانی بە کۆماڵ ئەنجام دەدەن. ئامانج و مەبەستیشیان دابەشکردنی قوربانیەکانیانە با شێوەیەکی دادپەروەرانە بۆ ئەوەی ڕەزامەندی خودا بەدەست بهێنن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام سنووری قەزای پشدەر.